إمام بخاري رحمة خوای لێبێ ئەم ئیمامە گەورەی 900,000 حەدیسی لەبەر بوو 900,000 حەدیث ئەم ئیمامە بەڕێزەی کە هەر حەدیثێکی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام نووسیبێتەوە لە صحیحەکەی خۆیان غوسلی دەرکردووە و دەستنوێژی گرتووە و دوورکان نوێژی کردووە و لە کەعبەش بووە ئەنجا نووسیوێتی لە کەعبەش لە یەمەن کۆی کردوێتەوە لە عێراق یا لە خۆراسان بەڵام ڕۆیشتووە لە مەککە دوورکان نوێژی کردووە لەوێ تۆماری کردو هەمووشی لەبەر بووە ئەم ئیمامی بوخاری عەزیزە فەرمێ جارێک زۆرم برسی بوو زۆر گەڕابووم پارەم هیچ پێ نەمابوو جامە خوارد 3 ڕۆژ لەسەر یەک جام خوارد بۆی لە کەس داوا نەکەم خۆ معلومە گەر ئەم عالمە بەڕێزە هەر کەسێ بیزانیایە فەقیرە دەست بەجێ ئەیاندایە سەیری کەن برانی بەڕێز یەکێ لە دراوسەکانیە فەرمێ شەوی وا هەبوو مراقبەی ئیمامی بوخاریمە کرد 15 بۆ 20 جار هەڵستا قوتیلەکەی دا ئەجرسانەوە فتیلەکەی دای جرسانەوە شتێکی نووسی و ئەی کوژانەوە پاشانە گەڕایەوە بۆ خەوتن تۆزێکی پێچوو خەبەریە بۆ هەڵستا فتیلەکەی هەڵە کردەوە شتێکی تریە نووسی پاشانە نووسەوە تۆ سەیری ئەو خەوە سەیری ئەو بیر زیرەکی وریایەی کە خەوەکەی هەموو کردووە بە قوربانی ئەو خاتراتانەی کە بە مێشکی ئادێ لێکدانەوەیەک ئەخرێکێکی وەکو منذری کە هەر یەکێکە لەوانەی صحیحی بوخاری کورت کردوتەوە دراوسەیەکی ئەفەرمێ 12 ساڵ دراوسەی منذری بوو ماڵەکەم لەسەر و ماڵی ئەوە بوو یەک شەو ڕووی نەداوە من خەبەرم بوو بێتەوە هەستا بم لەم 12 ساڵەیە نەمبینی بێ ئەو پیاوە دانیشتووە بە دیار ئەو فتیلەیەوە خەریکی نووسینی شتێک 12 ساڵ